ئامانجەکانی ڕاپەڕین لەکوێوە بۆ کوێ؟ ڕاپەڕینی ئازاری ساڵی 1991 حەڵقەیەک بوو لەو زنجیرە شۆڕش و ڕاچەنین و بەرخۆدانە دوور و درێژە نەپساوەیی زیاد لە سەدەیەک بوو کورد بە دوای یەکدا دەستی پێکردبوو. ڕاپەڕین دەراویشتەی واقعێکی داسەپاوی نکۆڵیکردنی نەتەوەی و چەوسانەوەی ئیتنی و ڕەگەزی نەتەوەیەکی ستەمدیدە بوو بەدەست ڕژێمێکی ستەمکارەوە. هاوکات تەقینەوەی بورکانی تووڕەیی و بێزاری جەماوەر بوو بۆ هەڵمژینی هەناسەی ئازادی و هاتنە دەرەوە لە ژێر چەپۆکی حیزبی بەعس. جیاواز لەمانەش هەلومەرجی ئابڵوقەی ئابووری و برسێتی خەڵکی کوردستان و پەلاماردانی وڵاتی کۆیت لەلایەن حکوومەتی عێراقەوە دوو دەرفەتی تر بوون بۆ ئەوەی خەڵکی کوردستان ڕاپەڕین ئەنجام بدەن، لەلایەک دایان ناڵان بەدەست برسێتی و هەژاری و کەم دەرامەتیەوە، لەلایەکی دی لاوازبوون و لە پەلوپۆکەوتنی ڕژێم و تەفروت و نابوونی هێزەکانی لەلایەن هاوپەیمانانەوە درزی گەورەیان دروست کرد و دەرفەتیاندایە خەڵکی کوردستان ڕاپەڕین ئەنجام بدەن و سەرکەوتوو بن لە کۆتایی هێنان بەدام و دەستگا ئیداری و سەربازی و دەسەڵاتەکانی حیزبی بەعس لە باشووری کوردستان. ئێمە وەکو میلەتی کورد فترێکی دوور و درێژە لە ژێر ستەمی زوڵم و تاوانی حکوومەتێک لە دوایەکانی عێراقا ستەمی لێکراوە و زوڵمی لێکراوە، بە تایبەتی لە فترەی حیزبی بەعسە لە کاتەکانێکە زیاتر و فراوانتر ئەو ستەم و زوڵمە باڵی کێشاو بەسەر میلەتی کووردا، ڕاگوێزن و دوورخستنەوە لە جێگە و زێدی خۆی و کۆمەڵی ستەمی ترکەوە کوشتنی ڕۆڵەکانی و دەربەدەرکردن و ئاوارە بوونیان. ئەمە وای لێکرد کاتێکەوە وەزعی حیزبی بەعس گەیشتە و حەدێکەوە خەڵک توانن سوود لەو حاڵەتە زەعف و لاوازەی وەربگرن و هاوکاری ئەو نێودەوڵەتێکەوە بەرامبەر عێراق وەسانەوە. ئەو وای کە میلەتی کوردیش لەو فترا بتوانێت هەوڵێ بدا بۆی کەوە قەرەبوویەکی ئەو هەموو زوڵم و ستەمەی کە لێی کراوە هەوڵێ بدا شتێ بەدەست بێنێت، کارێ بکات، ئیشێ بکات، لەبەرەوە بڕیاردرا کە وەکو سیاسی ئەوانی کەوا کار بەدەست بوون و سیاست مەدار بوون و ئەحزابە کوردیەکان هەوڵیاندا لەو فترە استفادەی وەربگرن و سوود لەو فترەی هەیمەنەی نێودەوڵەتێ بەسەر عێراق کە هەبوو استفادەی لێ بکەن، جەماوەر ڕها بدەن و خەڵک تشجیع بکەن بۆی کەوە دژی ئەم ڕژێمە ستەمکارە زاڵمە بەرامبەریان استفادەی لێ بکەن و بەرامبەری بوەستنەوە. ئەم ڕاپەڕینە بەڕاستی پێویستیەکی مێژوویی بوو بۆ میلەتی کورد و بۆ ئەم بزافە. بەڵام ئێمە بڵێن بۆ نمونە من وەکو بڵێن وەکو بزوتنەوەی ئیسلامی، من وەکو فەرماندەیەکی سەربازی ئامر هێزی فاروق هێزی قەراق و سلێمانی لە دزڵیەوە بەرەو هەموو حیزبەکان ئێمە ژەڕۆی چەکیش وەکو حیزبانە هاتینە خوارەوە بە شارە زورا و بەشداری ئینتفازەمان کرد. بووین بە دوو قۆڵ، بووین بە دوو بەشەوە، بەشێکمان چوبوون بۆ ماڵی کاکبادین عەربەتی لە عەربەت، منیش لە هەڵەبجەی تازە لە ماڵی مستەشارێک بووم، کەسێکی بەتەمەن بۆڵایی بەداخۆ ئێستا ناوەکەیم یاد نییە، زۆر باسی ئەوەشی کرد مامۆستا مەلا عوسمان و من دیفاعم کردو لای سەدام حوسێن، دیفاعم لە مامۆستا مەلا عوسمان کردو و ئەمانەتر نازانم لەبەر من وایەوە دیە هەر حەقیقەت وە بڵێن ئینی کردووە، دیفاعی کردووە. ئەو بترمە کە هاتینە سلێمانیەوە یەکسەر هاتین بۆ ئەمنە سوورەکە، ئەمنە سوورەکە تەواو کرابوو، خەڵکی ئەوانەی کەوا زۆر زوڵم و زۆریان لە میلەتەکە کرد، بەشی سەرەکی و پشکی شێریان میلەتەکە زیاتر بڵێن ڕاپەڕی بوون و ئەتوانم بڵێن بەشێکی لە چەکدارانی ڕژێم کە هەڵگەڕابوونەوە لە ڕژێم ئەوانیش ڕۆڵی سەرەکیان بینی بوو لە ئینتفازەکە و ڕاپەڕینەکە و ئێمەش وەکو حیزبە معارەزانە و بەڕاستی ئێمەش هاتین بەشداریمان کرد، بەس ئەوان زۆربەی ئیشەکانیان تەواو کردبوو. ئێمە لە سەرەتا لە سلێمانیا بەشداری مەسەلەن مەفارزی ناو شار زۆر کەس مەسەلەن ئەو ئەجیزە توبیانەکە برابوون، هەوڵمانە بیگەڕینەوە بۆ جێگەکانی خۆیان، یا هەندێک چەکە بە شێوەیەکی ناڕێک و پێک دەست خەڵک کەوت بوو، ئەمە لە مەفارزی ناو شارە بەشداریمانە کرد بووە
گەڕانەوە و کۆکردنەوەی ئەو چەکانە و کە لە فلان جێگا لە سەرەتاوە ئێمە وەکو بڵین هەوڵی ئەومانە لە ڕێخستن و کۆمیتە دروستکەین بۆ هەموو چینەکان لە مامۆستایان و لە ئەندازیاران و بۆ یارمەتیدان و بۆ جوڵێ بۆ ڕێخستنیان بەڕاستی هەر ئەوە لە سەرتاوە ئێمە ئەو ئیشەمان کردبوو کە لە هاتیم بۆ سلێمانی من زۆر نەمامەوە لە سلێمانی بەڕاستی یەکسەر چوین بەرەو کەرکووک ئێمە با بڵێم چەندەها ساڵ شۆڕشەکانی کورد یەک لە دوای یەک هەم چی بە ئەلمانیەکان و بەچی بە ئیسلامیەکانەوە و بگرە خەڵکی دانیشتوانی کوردستانیش حتا بڵێم ئەوانەیشی کە هەتا لەگەڵ ڕژێم بوون بەڕاستی چۆن بڵێ ئاواتە خواز بوون یعنی بڵێن بۆ ڕۆژێ ئەگەڕان کە ئەو ڕۆژەیش ئەوە بێت کە دەسەڵاتی ڕژێمی حیزبی بەعس ڕابماڵرێ لەم کوردستانە و لە گۆڕ بنرێت و گەلی کورد بۆ خۆی ئازاد بێ و خاوەنی خۆی بێت بەڕاستی واجبێتێکی شەرعی بوو واجبێتێکی گرنگ بوو واجبێکی زەروری بوو کە ئەو ڕاپەڕینەی کە لە ساڵانی پێشوو کە ڕوویدا کە ئەو دەسەڵاتە بۆ گەنە ڕژێمە داپۆڵۆسێنەرە ڕاماڵڕیا بەڕاستی زەرور بوو زەرورێتێکی زۆر گرنگ بوو زەرورێتێکی زۆر ئەوە بوو کە هەموو گەلی کورد ڕاپەڕێت و ئەو ڕژێمە لە ناوبەرن والحەمدولله بینیشمان سپاسی خۆ ئاکەین لەسەری پاش کەرەمی خوا و بەزەیی خوا و ڕەحمی خوای پەروەردگار بەڕاستی ئەو ڕاپەڕینە بگرە هەم بە چەکدارەکانی ڕژێم خۆیشێوە هەم بە ژن و منداڵ و پیاوی ئەم کوردستانەوە ڕایان ماڵی و ئەو ڕژێمەیان لە گۆڕنا الحەمدولله و بەڵێ پێشمەرگە بەشدار بوون پێشمەرگەیش هاتنە ناو وەزعەکەوە بەڵام بە قەناعەتی من ئینسان حەقەتێک بڵێ وەکو خۆم ئەوەندەی کە ئاگادار بم ئەوەندەی جەماوەری کوردستان چی بە ژن و پیا و منداڵەوە و بە چەکدارەکانی ڕژێمی لای خۆشیەوە دەوریان بینی بڵێن پێشمەرگەنەوە ناچێ ئەوەنە دەوری بینی بێت ئەوە بەڕاستی حەقی وایە من وەکو خۆم وەکو پێشمەرگەیەکی دێرین زۆر سپاسی تەواوی خەڵکی کوردستانەکەم بە هەموویەوە بەبێ جیاوازی بەڕاستی ئەو ڕاپەڕینە دەستخۆشییان لێ دەکەم بەڕاستی دەورێکی باڵایان بینی خوا پاداشیان باتەوە ڕاپەڕینی خەڵکی کوردستان ڕووداوێکی مێژووی بوو لە مێژووی بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کووردا ڕوویە ڕاپەڕین کۆمەڵی ڕەهەندی سیاسی کۆمەڵایەتی مێژووی گەورەی هەیە ئێمە پێشەوەی باس لە ڕووداوی ڕاپەڕین بکەینەوێ بگەڕێنەوە بۆ ساتەکانی پێش ڕاپەڕینی بە تایبەتی بارودۆخی بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کورد و ئەو هێزانی کە لە شاخ لە خەباتی چەکداریا بوون دژی ڕژێمی بەعس هەلوو مەرجەکە لەو کاتەیە زۆر نالەبار بوو هەشتی 1970 کە شەڕی نێوان عێراق و ئێران کۆتایی پێهات خەریک بوو نسکۆیەکی گەورە دیسانەوە ڕوو بداتەوە هێزە کوردیەکان بە تەواوی هەمویان بارگە و بنەیان لە شوێنە ئازاد کراوەکان پێچایانەوە چوونەوە ئەو دیوی سنووری ئێران و لەوێش دیار بوو ئەگەر بارودۆخ بۆ جۆرە درێژەی بکێشایە لەوانەیە لە ڕێکەوتنێکی وەکو ڕێکەوتنامەی جەزائیرە لەوێش هەر مەودای ئیشکردنیان نەدرایە بۆیە ئەوە بوو لە ڕووی هێزی چەکداری و خەباتی چەکداریەوە هێزە کوردیەکان لەو پەڕی لاوازیا بوون لەو پەڕی ئەوە بێ ئومێدیا بوون خۆیان ئومێدیان نەمابوو بۆی کە جارێکی کە دەواازەیەکی خێریان لێ بکرێتەوە بەڵام دیارە هەمیشە دەواازەی خێر لای خوای گەورەیە ئەوە بوو ڕژێمی بەعس پەلاماری کۆیتیدا بارودۆخێک لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە گشتی خوڵقا و لە ناوچەی کەندا و بە تایبەتی و چەقی ڕووداوەکانیش لە عێراق بوو بۆ پێی کە سوپای عێراق پەلاماری کۆیتیدا و کۆیتی داگیر کرد هەماهەنگێکی نێودەوڵەتی هاوپەیمانێتێکی نێودەوڵەتی دروست بوو دژی بەعس ئالێرەدا جارێکی کە کورد فرسەتی بۆ هەڵکەوتەوە و بارودۆخێک سازا بوو ئەوەی کەوا خەباتی چەکداری خەباتی سیاسی لەسەر ئاستی خەباتە چەکداریەکە لەسەر ئاستی عێراق دەست پێ بکاتەوە خەباتی سیاسی و دیبلۆماسیش لەسەر ئاستی نێودەوڵەتی پەرە پێ بدا و پەیوەندێکی بتە و هەماهەنگێکی باش لەگەڵ هێزە هاوپەیمانەکان دروست بکەن هێزە هاوپەیمانەکانیش لە بەرژەوەندی خۆیان تەبعاً ئیشیان بە هێزە کوردیەکان هەبوو ئالەم نێوەندەیە
هەلومەرجی ناوخۆی عێراق گەیشتە ئەوەی کەوا عێراق بە تەواوی لاواز بوو لەژێر ئابلوقەی ئابووری ئابلوقەی سەربازی و پەلاماری فڕۆکە نێودەوڵەتیەکان موشکی نێودەوڵەتی گەماروی سەربازی بەتایبەت لە کەنداوەوە لە بەحری سوورەوە لە ناوچەکە لە وڵاتی سعودیە و وڵاتی ئەردەن و ئەو وڵاتانەی دەور و بەرکە هەمویان بەشێک بوون لەو هاوپەیمانێتیە. لێرەوە دۆخێک هەڵکەوت کە ڕاپەڕینێکی گەورەی جەماوەری لە کوردستانە دروست بێ ئەوە بوو لە 5 سێی 1991 یەکەمین چەخماخی ڕاپەڕین لە ناوچە سنووریەکانی ڕانیەوە کە نزیکە لە ئێرانەوە ڕوویدا. شاری ڕانیە خەڵکی شاری ڕانیە هاتنە سەر شەقام و هەموو کوچە و کۆڵانەکان بە جەماوەر و بە دەنگی ناڕەزایەتی جۆش درایەوە و لە مزگەوتەکانەوە لە شوێنەکانی هەموو ئەو شوێنانەی کەوا شوێنە گشتیەکانی خەڵک پەلاماری دام و دەستگاکانی حکوومەت درا و حکوومەت بە تایبەتی ڕژێمی بەعەز دام و دەستگا ئەمنیەکان نەیانتوانی ڕوبەڕووی جەماوەر ببنەوە. ئەوە بوو یەکەم شوێنێک کە ئازاد کرا ناوچەی بتوێن و پشدەر بوو کە مرکزی ئەو شوێنە شاری ڕانیەیە. ڕاپەڕین کۆمەڵێک دەستکەوتی مێژووی گرنگی بۆ خەڵکی کوردستان فراهەم کرد، هەر لە هاتنەکایی پەرلەمانی کوردستان و دروستکردنی سیستەمی یاسایی و هەڵبژاردن و دواتر دامەزراندنی حکوومەتی هەرێمی کوردستان. لەگەڵ ئەمانەشدا دەستەبەربوونی کەشوهەوای ئازادی و ئاشنابوون بە چەمکە مەدەنی و سیاسی و یاساییەکان و دروستبوونی ڕێکخراوی سیاسی و دەستگا ئیداریە کۆمەڵایەتیەکان. ڕاپەڕین لەم نێوەندەدا دەواازەی کوردستانی واڵا کرد بەڕووی دەرەوەدا و ئاڵوگۆڕی بیرۆڕا و هۆشیاری سیاسی و کۆمەڵایەتی و فەرهەنگی بۆ خەڵکی کوردستان دروست کرد. ڕاپەڕینەکە کراوە بوو بەرهەمەکەی هەموو و گەری کورد ئاگادارین نەمانی حیزبی بەعەز لە منتیقی ناوچەکە و سەیتەرە و دەسەڵاتی حیزبی بەعەز کۆتایی پیا هەتا ئەنازەیەک و ئەو کاتە سوڵتە و دەسەڵات و کار و ئیش گەیتە سەر ئەو ئەحزابە کوردیانی کەوا لە ناو ساحەکە هەبوون و دەوریان بینی بوو پێشتر و لەو کاتە زیاتر خەڵک جەماوەر شوێنیان کەوت و تەیید و پشگیری خۆی بۆیان دەربڕی توانیان کارێکی وا بکەن کەوا ئەم ناوچە کوردەکان هەموو ڕزگار بێت ئەو شوێنانێکەوە دەستیان پێی گەشتۆ ڕزگاریکەن و خۆیان بۆ خۆیان کار و ئیش و سیاسەتی خۆیان بەڕێوە بەرن. وەکو هەموو میلەتێکە ڕاپەڕینەکە ئیشەکە بۆی ئامانجێکی هەیە لە ڕاپەڕینەکە قوربانیەدا زەحمەت ئەکێشێت ناڕەحەتێ بێ کۆمەڵی خاڵ بۆ خۆی کۆمەڵی شتی سەرەکی بۆ خۆی دەستنیشان دیارەکە بە تایبەتی میلەتی کوردیشکەوە میلەتێکە و کەوا ناو ئەم یەکێکە لەو میلەتە گەورانی کە لە ژیانە هەیە و دەوڵەتی نەبووەسینی بنە لەم فترانە ئەخیرا سوڵتەیەک و هێزێکی نەبووکەوە خۆی بۆ خۆی کیانی خۆی وجودی خۆی بسەلمێنێت لە هەم لە ناو ئەرز و خاک و شوێنەکەی خۆیان هەم لە ناو سیاسەتی نێودەوڵەتی ئەو شتانە. بۆیە ئەم پەرلەمانەکەوە لە بدایەت و هەر لە ساڵی 90ەکان و هەوڵ دەداکەوە پەرلەمانێک دروست بکرێت و حکوومەتێک دروست بکرێت بۆکەوە بتوانێت خۆی بۆ خۆی ئیداری خۆی بەرێ بەڕێوە و ئیشوکارەکانی خۆی بگرێت دەست و بە جوهد و زەحمەت کێشانی خەڵکی کوردستان توانرا ئەو کارە ئەنجام بدرێ و دوای تەسحێدانێکی خەڵک دوای قوربانێکی زۆر کەوا ماڵی کورد هەر ماڵێ بگری بە کەم تا زۆر ڕۆڵەیەک دوانی کوژراوە و ئەگەر کەسێکی خۆی ماڵەکەی خۆینە برای ئامۆزاکەی براکەی کەس دراوسەکەی کەم ماڵ هەیە ئەو زڵمەی بەرنەکەوتوێ ستەمی لێ نەکرابێ ماڵی ڕۆڵی بە قوربانی ئەم شۆڕش و ئەم وەزعیە کە بەسەری هاتووە نەکرد بێت. جابەیە ئەم پەرلەمانە توانرا سوودی فترەوەری ئەم پەرلەمان دووسی حکوومەتێک وەرگێ بە دڵخۆشیەوەیەوە ئەم حکوومەتە بتوانێت قەرەبووی ئەو هەموو زڵم و ستەمەیەوە سوڵتە یەک لە دوایەکان بەرامبەر ئەم میلەتی کوردەکەی بتوانێت قەرەبیە بۆ میلەتی کورد بکاتەوە و توانێت پشوێ با و میلەتی کورد با و بتوانێت خزمەتی بەو گەلی کوردە بکە و ئەو سەرۆت و سامان و ئەو هەموو شتە خێراتانی کەوا خوای پەروەردگار لەم خاکەی ئێمە بەخشوێتی بەم خاکەی ئێمە چ نەوت بێ چ سەرۆت و سامانی زەراعی بێ ئاژەڵی بێ ئەو شتانی کەوا مەصدەری ژیانی خەڵکان خوای گەورە خێراتی زۆری داناک بۆ ئەو خەڵکە بتوانێت خۆی بۆ خۆی ئیسفادی لێ بکات خۆی بتوانێت ژیانێکی ئاسوودە و بەختەوەری پێ بەڕێوە بەرێت. ئامانج لە شۆڕشی کورد لە سەرتاوە هەتا ئاخری هەر ئەوە بۆ کە گۆڕانکاری بکات لە ڕوخانی ڕژێمی سەدام بوو و گەڕانەوەی ماف بۆ هەموو مافخۆراوان و ئیتر ئەو میلەتە بەڕاستی هیلاک بوو بەدەست ڕژێمی دیکتاتۆری بەعسەوە. ڕوخانی سەدام و ڕوخانی ڕژێمی بەعس یەکێ بوو لە ئامانجەکان و تەشکیل و دروستکردنی حکوومەتێکی کوردی و
دادپەروەر و وەکو ئەرزم کردی گەڕانەوەی ماف بۆ مافراوان. چەنەها ساڵە بوو کە ئاواتمان ئەوە بوو کە ئێمە ببینە خاوەنی دەسڵاتێک و حکوومەتێک و باڵین وەکو کورد کیانێکمان هەبێت. بەڵێ ئەوە هاتە پێش، بەڵام بەڕاستی ئەو دەستکەوتانەی کە جەماوەری کوردستان بۆی ڕاپەڕین، جەماوەری کوردستان کە خوێنیان بەخشی، جەماوەری کوردستان کە بەڕاستی ناڕەحەتیان بینی، وەکو بۆ نمونە هەمچی کوشتار، هەمچی کۆڕە و هەمچی دامایی و دەربەدەری و قوربەسەری، بەڵام بەداخەوە ئەو دەستکەوتانەی کە حتا بڵێن بە پێشمەرگەیش و بەگەلیشەوە و بە هەموو جەماوەریشەوە هەوڵیان بۆ دا و ئیشان لەسەر کرد، بەڕاستی ئەو دەستکەوتانە با ئەزانم ناڵێم هەر هیچی ناتوە، با ئینسان ویژدانن مەسئلەیەکی کوردیڵێ قسەیە بۆ دزیشکەین، بەڵام بەڕاستی لە چاو ئەو تموحە و لە چاو ئەو چاوەڕوانەی کە ئێمەی جەماوەری کوردستان و جەماوەری کوردستان کە چاوەڕوانی بوو، بەڕاستی مامۆستا ئارامن وازانم ئەو دەستکەوتانە شتێکی ڕەمزی، شتێکی کەم بەڕاستی هاتە ئاراوە. بارودۆخی سیاسی عێراق و ئەو دۆخەی کە عێراق وەکو دەوڵەت یادامەزرا لە دوای فۆناغی کۆلۆنیالیزم و ئیستیعمار کە ئەم دەوڵەتە لە چەند پێکهاتەیەک پێکهاتوون، پێکهاتەی سەرەکی دوای عەرەب کووردە. کورد لێرە هەمیشە لەم پارچەی کوردستان لە باشووری کوردستان مێژوویەکی دوور و درێژی هەیە لە ڕوبەڕووبوونەوەی ئەو دەسەڵاتانەی کە حکمی عێراقیان کردووە. شۆڕشەکان درێژکراوی ئەو شۆڕشانن کە لێرە ڕوویاوە. ئەگەر بگەڕێنەوە بۆ شۆڕشە کوردیەکان بە گشتی لە هەموو پارچەکانی کوردستانە، دیارە ئێوەی ئێرەش درێژکراوی شۆڕشی دوای شۆڕشەکانی دوای ڕوخانی دەوڵەتی عوسمانی و پارچە پارچە بوون و دابشکردنی ناوچەکە و داگیرکردنی ناوچەکە لەلایەن ئیستیعمارەوە دوای جەنگە جیهانیەکان. بەڵام چەقی ڕووداوە گەورەکان لە باشووری کوردستان بووە. هەمیشە کۆمەڵی شۆڕشی لێک لە دوای یەک لەم ناوچەیە کراوە، شۆڕشی ئەیلول، شۆڕشی گوڵان و شۆڕشی نێو بەردەوام شۆڕش کراوە. پێشتری شۆڕش هەبووە، شۆڕشەکانی بارزان و شۆڕشانەی تری شێخ مەحموود و هەموو ئەو شۆڕشانەی کە لێرە کراون پەیامێکی داوە بە داگیرکەران بە ناوەندی حکم لە عێراقا کە هەرگیز کورد دەستەوەستان نابێت لە ئاستی ئەوەی کەوا مافەکانی پێشێل بکرێەوە، هەمیشە قوربانی ئەدا لە پێناوی بەدیهێنانی ئامانجەکانی و بەدەستێنانی مافەکانی خۆی. ئەم شۆڕشانە بەردەوام بووە تا گەیشتە ئەوەی کەوا لە 1991 گوتمان لەو بارودۆخانیە و دەوڵەتی و ئیقلیمەی کە دروست بوو، هەلێکی زێڕین بۆ کورد هەڵکەوت کەوا شۆڕشێکی گەورە بەرپا بکە، چکە پاڵپشتێکی نێو دەوڵەتی هەبوو کە ئەمە تا ئێستا لە مێژووی شۆڕشی ڕزگاری خوازی گەلی کووردا ئەوە نەبووە کە پاڵپشتێک هەبێ. هەمیشە دەوڵەتە ئیقلیمیەکان و دەوڵەتە گەورەکانیش بۆ مەرامی خۆیان شۆڕشی کوردیان بەکاری هێناوە. وەرەقەی دەستی ئەوان شۆڕشی کوردی بووە، بەڵام ئەم جارەیان هەلومەرجەکە ئەوەندە لەبار بوو کە کورتوانی هەموو دام و دەستگاکانی دەسەڵاتی مرکزی عێراق کە حکوومەتی بەعس حکومڕانی ئەکرد هەمووی ڕابماڵیەوە کوردستان هەر هەمووی بکوێتە دەستی هێزە کوردیەکان و حکوومەتێکی کوردی ناوچەیی دروست بێ، حکوومەتێکی خۆجێی و ئۆتۆنۆمی لە ئەم وڵاتەیە بەرپا ببێ. ڕاپەڕین ڕامەڵینی زۆرداری و لابردنی سێبەری ستەم بوو بەسەر ئاسمانی کوردستانەوە و هەمووان دڵخۆش بوون بە نەمانی ستەم و حکمی خۆبەڕێوەبەری کورد. بەڵام ئەمە تەنها ماوەیەک بوو هێشتا تارمایی و کابوسی بەعس مابوویەوە لە کوردستان. شەڕی نەخوازراوی ناوخۆ و مەلملانەی حیزبی و سیاسی و هێنانەکایی دابشکاری سیستەمی 50-50 بووە نەریتی دەسەڵاتی سیاسی لە کوردستان. جگە لەمەش داهات و خێروبێری سەرزەوی و ژێرزەوی ئەم هەرێمە بۆ کۆمەڵێک دەستڕۆشتووی دیاریکرا و قۆرەخکرا و جیاوازی چینایەتی و مەحرومکردنی خەڵک جارێکی دی کۆمەڵگەی کوردی بەرەو ناهەمواری گوزەران و ژیانکردنی ڕۆژانە برد. واتە ستەمێک کۆتایی پێهات و ستەمێکی دی بەدەستی کورد هاتەکایەوە. ئەوەشی تەنها لەم دۆخە زیانمەند بوو هاوڵاتی کورد و خەڵکە هەژار و مەینەتبارەکە بوو کە تا دوێنێ خزمەتی شۆڕش و پێشمەرگەیان دەکرد لە گوندەکان و سفرە و خوان و خزمەتیان بۆ ئەمان بوو. دواتر هەر خۆیان بوونەوە قوربانیەکی تری بەرهەمی شۆڕشەکە و ڕاپەڕینی خەڵکی کوردستان و تا بە ئێستاش دەگات نەیانتوانی بەرهەمی خزمەتەکانیان بچنەوە و ڕۆژ بە ڕۆژ نیگەرانی و ناڕەزایەتی هاوڵاتیانی
لە زیادبوون و بەرفراوانبووندایە. هەوڵ و کۆشی بۆ وەکتێ خەڵک ئاسوودە بێ، بەختەوەر بێ، ژیانێکی خۆشیە بێ، سوڵتە و دەسەڵاتەکە کە هی خۆیت و خۆماڵی خۆیەتی ڕێزی لێ بگرێت لە خەڵکەکەی، لە کەسوگارەکەی، لە خاوەنی قوربانیەکان، لە تەسحێدەرەکان، لە پێشمەرگەمان و بوو زەحمەتکێشەکان بۆی قەرەبووی ئەو زەحمەتانی بۆ بکاتەوە. بەڵام بەداخەوە ئەوەی کە ئەو خەڵکە چاوەڕوانیە کرد، ئەوەی خەڵکە بەتەما بوو لەو سوڵتە و دەسەڵاتی کودێ بۆی بکە وا دەرنەچوو. يعني خلق قيشتوت مرحلة وانا زحمتي بو ناراحت بو ظلمي لكرا واستمي لكرا وما في خرا ولا لان ام سلطه ودا صلاتي كوديوه بتايبتي او حكم او سلطه او حزباني كار بدسن وزياتر سلطه ودا صلاتي اوان دسي اوانه لان اوانه هم الثروت وسامان وخيرات امولاته هم داير كرا هم طالان كرا هم بو ثروت وساماني بن مالو بو حزباتي وبن مالو بو خوان قورخ يعني كدو يتأو شعب فقير هجاله او حال وظكيت كامر خمان بچاي خمان تشلروي جياني وتشلروي گوزراني وتشلروي معاش و بيداويسيكاني او بچاي خمان ابين بيوس بشرح وباسكدناك دەستکەوتی بوو لە دوای ڕاپەڕینەکە ئێمە بوو پەرلەمان دروست کرا و حکومەت دروست کرا و بەڵام بەداخەوە کە ئەم بەپێی خواستی میلەت نەبوو، بەپێی خواستی شۆڕش و ئەو خەڵکەی کە بوو بە سوتەمەنی بوو ئەم شۆڕشە، بەداخەوە بەپێی ئەو ئامانجەکانی بەپێی ئەو خواستە نەبوو کە خەڵکەکە هەوڵی بۆیە نادات پەریوەری و قۆرخکاری و ئیتر ئەمانە هەمووی یەکی بلوانێکەوە ئەم دەوڵەتە کوردی ئێمەی بەرەو لاوازی برد بەڕاستی. من بیرمە لە چەند چەماڵ کاتێکە ئێمە لێ بووین هێشتا کەرکووک نەگیرا بۆ میلەت ئەمەنە هەستی کوردایەتی و هەستی نەتەوایەتی بەقوەت بوو، باوەڕ بفەرمونان کە ئەو وەختەن زۆر کەم بوو، ئاردوونان کەم بوو، لە دەمی خۆیان ئەگرتەوە ئەنار بۆ پێشمەرگە. یعنی من ئێستاش بیرمە لە مقڕاک جارێکیان کارتۆنە گێلکەیان هێنا لێ نووسرا بوو کوڵاو، یعنی هێرکەکەش بە کوڵاوی ئەنێرا بۆ پێشمەرگە. ئەمە ڕۆحێتی میلەت بوو. بەڵام تەماشاکەی دوای ڕاپەڕین و دوای حکوومەتەکە ئەوەی کە حسابی بۆ نەکرا ئەو میلەتە بوو، ئەوەی کە حسابی بۆ نەکرا ئەو کەسانە بوو کە ڕەنجیان بینی، کە ئارەقیان ڕژت، کە خوێنیان بەخشی، کە گیانیان بەخشی بەڕاستی لەو خێزانی شەیدەکان و ئەمانە هەمووی بێبەشکران لە هەموو مافێکی خۆیان. ئەمە دەرەنجامێکی خراپ بوو، ئەمە بوو بەهۆی لاوازکردنی دەوڵەتەکەمان بەڕاستی و نائومێدکردنی میلەتەکەش لە ئەو ڕۆحینەتەوەیەی کە تیایە نابوو پێشتر. ئێستا ئەگەر بڵێن بەراوردێ بکەی لەگەڵ کاتی ڕاپەڕینەکە زۆر لە سەدان 90 زیاتریش فەرقی کردووە. هیچ کەسێک ئامادە نییە ئەو گیانفیدایی جاران بکات، هیچ کەسێک ئامادە نییە ئەو یارمەتیەی جارانی کە یارمەتی شۆڕش و یارمەتی پێشمەرگیاوە بیاتەوە، لەبەرەوەیکەوە بەرهەمەکەی بینی کە بە خواستی میلەتەکەمان نەبوو. من بەڕاستی وەکو خۆم کە ئێستا کە ئەڵم پێشمەرگەیەکی دێرینم باوەڕ بکە شەرمەکەم لە چاو ئەو حکومڕانەی کە با بڵێن برادەرانی هەردوو حیزب کە پیادەیان کرد لە وڵاتە زۆر بەداخەوە ئەیڵێم، زۆر بەداخەوە ئەیڵێم کارێکیان کرد تەنها خۆیان، تەنها چەند کەسێکی خۆیان و چواردەوەرەکەی خۆیان بەڕاستی بەرهەم و چۆن ئەڵێ بەرهەمی تەواوی ئەو ڕاپەڕین و ئەو شۆڕشانەی کە خۆشیان کردیان و خەڵک کردیان بەڕاستی بۆ خۆیان هێنایەنە دەستی خۆیان و دەستیان کرد بەسەریا. ئەسی ئەمەی ئەمان ئەم سەمەی ئەمان بەڕای من لە سەمەکەی ئەوان لەوەشێ گەورەتر بێت، لەبەر ئەوە بەڕاستی ئەو بەرهەمە ئەو هەموو خێر و بێرەی ژێر ئەرز و سەر ئەرزیان بۆ خۆیان خۆڕح کرد، بوون بە خاوەنی ملیارها دۆلار. بەڵام وەرن با بێن چوار کەسێکیان لەگەڵم بێن سەدان ماڵی ئەم شارە و دەرەوەی ئەم شارەیان پێ نیشانە دەم بزانن لە چی حاڵێک و لە چی وەزعێکی ناڕەحەتە ئاژین. لەبەرەوەی بەڕاستی دەستیان کرد بەسەر خێر و بێری ئەم وڵاتە و بۆ خۆیان قۆڕحیان کردووە، بۆ خۆیان لە وڵاتان لە ئیران لە هەموو دنیا وەکو پاشای هین پێی ئەژین و بەڵام خەڵکی ڕەشوڕوت لە خوارەوە برسی و نەدار کریخانی بۆ نادرێت. بەرهەمی ئەو ڕاپەڕینە، بەرهەمی ئەو هەموو عەزیەت و ناڕەحەتەی کە جەماوەر بینیان و کاکە ئێمە بەڵێ پێشمەرگە بووین، بەڵام کاکە میلەت زیاتر بەڕاستی زوڵم لێکراو بوو. کاکە ئێمە چوونە شوێنی پێشمەرگە بووین، دوای ڕژێمە هاو خەڵکی دێکەیە گرتووەی کوشت، خەڵکی دێکەی دەربەدەرە کرد، خەڵکی دێکەی ئەسووتان. ئێمە وەکو باسکیبانان بۆی دەرەچوین و خۆمان کرد بەو شاخانە.
ئەمە بەرهەمی ئەو ڕاپەڕی نەبوو کە ئیسا ئەمانەیکەن ئایا چی جوابی خوا ئەدەنەوە لە قیامەتە ئایا ئەم بەرهەمەی کۆی دەکەنەوە و ئازان ئیسفادەی لەکەن و ئەمڕۆم 4 ڕۆژە ئیسفادەیان لێکە بەس ئەی قیامەت چی جوابی خوا ئەدەنەوە لە بەرامبەر ئەو میلەتە ڕەش و ڕوتە نەدارە داماوە ڕاپەڕینی خەڵکی کوردستان خەڵکی ئەم وڵاتە ئەم باشووری کوردستانی کردووە خەڵکی هەموو کوردستان هەموو پارچەکانی تری کوردستانی سوودمەندبوون لەو دەستکەوتانەی کەوا لە ڕاپەڕینا بەدیهات ڕاپەڕینی کوردستان کۆمەڵی دەستکەوتی بۆ کورد بەدیهێنا دەستکەوتەکان ئەتوانین بڵێن دەستکەوتی مێژووی و گرنگ بوون ئێستاش ئێمە بەرهەمی ئەو دەستکەوتانە بە دوای قۆناغی 32 ساڵ و 33 ساڵ لە ئەو شۆڕش و ڕاپەڕینە ئێمە هەر بەری ئەو دەستکەوتانە خۆین و لە سێبەری ئەو دەستکەوتانە ژیان بەڕێەکەین ئەو دەستکەوتانە بەڕاستی ئەوەندە گەورە بوون ئەمانتوانی ئێمە بەرهەمهێنەری نەک تەنها هەرێمێکی فیدراڵ بین لە چوارچێوەی دەوڵەتی عراقی فیدراڵە بەڵکو ئەمانتوانی تەوزیفی ئەو دۆخە بکەین و ئەم قوارەیە کە ئێستا لە چوارچەوەی عراقا هەیە ئێستا گەیشت وایە قۆناغی دروستکردنی دەوڵەت و دەوڵەتی سربەخۆ و بەلای کەمەوە ئێمە یعنی سیستەمی حکمی عراقیمان بگۆڕێە بۆ کۆنفیدراڵی کە ویلایەتێکی لەمە سربەخۆتر بووینایە بەڵام بەداخەوە ینی ئێمە لە دوای ڕاپەڕین و لە دوای ئەوەی کەوا جەنگی بەرژەوەندی دەستکی حیزبایەتی و بێ ئەزمموی هێزە کوردیەکان بە تایبەتی کە ئەزممونێکی حکمڕانی سەرنەکەوتویان لە وڵاتە پیادە کرد و نەیانتوانی ئەدای حکمڕانێکی باش بکەن و نەیانتوانی لە چوارچەوەی یاسا و دەستوریەکە وڵاتە بەڕێوە بەرن کە ئێمە تا ئێستا بەداخەوە 3 ساڵ و چەند ساڵ زیاترە بەسەر ئەو ڕاپەڕینا تێپەڕیوە و خاوەنی حکوومەتی هەرێمی کوردستانی ئەم حکوومەتە لە غیابی دەستورە ئەدای کارەکانی خۆیەکە موسەساتی تیانە دەستوری تیانە کە دیار بوو کە ئێمە پایەکانی بەهێزبوونی ئەم قوارەیە موسەساتە لەگەڵ دەستورە ئێمە نە موسەساتێکی فعلیمان بەو شێوەیە توانیمان دروستیکەین و نە دەستوریش بە هەمان شێوە ئێستا دەستورمان نییە کە ئەگەر دەستورمان هەبووە ئێستا لەگەڵ دەستوری عێراقا هەماهەنگ بوو و کۆمەڵی کێشە و گرفتمان بۆ چارەسەرە بوو.